ئەمە لە دروستبوونی ئەم وەزی کۆرۆنا کە دروست بووە هێزەکانمان لەگەڵ لیژنەی ئەمنی قەزای پێنجۆنە و لیژنەی کە تەشکیل کراوە بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ئێمە هێزەکانمان ئامادەیمانتیان بووە لەگەڵیان هاوکار بووین و ئەرکمان پێ سپێراوە و لەسەر ئەوەشەوە ئەرکی خۆمان ئەرکی ژینگی خۆمان جێبەجێ کردووە و زیاد ئێمە ئێستا هاتوینەتە سنووری دەڵەڕۆ ئەمە کە هاوڵاتیەکە کە ئەمە گڵاجارەتی هەستاوە زیاد لە 80 داری گەورەی بڕیوە و ئێستا خۆشبەختانە پێمان زانیوە و ئەوە مەلەفی بۆ ئەەکەینەوە ڕوبەڕووی دادگایەکەینەوە و هەر لەم فترەی ئەم وەزعا ئێمە 35 هاوڵاتیمان داوەتە دادگا زیاد لە 10 کەسی هەر لەسەر دادبڕین بۆ داوامانەتە دادگا و ئەوەکەی تریشی لەسەر ڕاو بوو لەسەر زیادەڕۆی بووە ڕوبەڕووی دادگامان کردوتەوە و زیاد لە 16 کەوی زیندومان بەرەڵا کردووە دەستمان کردو بەسەر دو 13 کەوی کوژراوە و زیاد لە 9 تاپڕمان دەستگیر کردووە و 20 کوورە خەڕوزمان تێک داوە.